یەکێتی لە کۆمیسیۆن دژی لاهور شێخ جەنگی فشارەکانی چڕ دەکاتەوە. لەگەڵ دەستپێکردن بە ئامادەکاریەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەلایەن کۆمیسیۆنەوە جموجۆڵی سیاسی دژی لاهور شێخ جەنگی لەلایەن یەکێتیەوە دەستی پێکردووە. سەرچاوێکی ئاگادار لە بەغداوە بە تیواری ڕاگەیان یەکێتی فشارەکانی لە بەغدا چڕ کردوتەوە و دەوێت گرفت بۆ بەشداری لاهور شێخ جەنگی لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دروست بکات. ئەو سەرچاوەیە وتیشی یەکێتی هەموو هەوڵێک دەدات تا لیستی بەرەی گەلی لاهور شێخ جەنگی وەک لیست تۆمار نەکرێت. ئەمەش لە ڕێگەی سەرۆکی کۆمیسیۆنەوە دەکات لەگەڵ ئەو ئەندامانەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق کە سەر بە چوارچێوەی هەماهەنگی. ئەو سەرچاوەیە دەژڵێت دانانی هەندێک ڕێکاری وەک ئەنجامدانی کۆنگرۆ و بوونی بارەگا بۆ هێزە سیاسیە بەشدارەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەشێکی لە ژێر کاریگەری ئەو هەوڵانەدایە کە یەکێتی دەستی پێکردووە. هاوکات بە پەیزانیاریەکان یەکێتی دەوێت لەم ڕێگایەوە لاهور شێخ جەنگی وەک کاندیدی سەربەخۆ بچێتە ناو هەڵبژاردنەکە، ئەمەش وەک بچووکردنەوە و کەمکردنەوەی کاریگەری بەشداریکردنەکەی. با پەیزانیاریەکانیش لیستەکەی لاهور شێخ جەنگی پێشتر ئامادەکاریان بۆ ئەو ئەگەرانە کردووە و خۆیان ئامادە کردووە، بەڵام ترسیشیان هەیە لە کاتژمێرەکانی کۆتایی گرفت و ئاستەنگ لە بەردەمیان دروست بکرێت تا بەو جۆرەی دەیانەوێت نەتوانن بەشداری هەڵبژاردن بکەن.